خۆبەخشانی تەندروستی سلێمانی خۆپشاندانیان دەست پێ کرد و بایکۆتی کارکردنیان کرد لە ناوەندە تەندروستیەکانی سلێمانی دوای بڵاوبوونەوەی فەرمانێکی نهێنی وەزارەتی تەندروستی بۆ دامەزراندنی 100 دەرچووی بەشە پزیشکیەکان لە هەولێر و دهۆک و زاخۆ نیگەرانی خۆبەخشانی سلێمانی بە دوای خۆی داهێنا و دەڵێن چی دیکە ناگەڕێنەوە نەخۆشخانەکان و بە بەڵێنەکانیان ناخەڵەتێن. لە سنووری سلێمانیە کراوە بەڵام بە تەسکیەی هەولێر، یعنی باوەڕەکە سنووری سلێمانی وەزارەتی بەرپرسی ئیداری سەحەی سلێمانی لە ئاگامە لینیە باوەڕەکەن، ینی وەرە تۆ لە شارێکا دامەزران بکرێت بەرپرسانی سەحەی و شارە ئاگایان لی نەبێت. ئەمە نازام نایی بنێم چی بۆ ئەوەی ئەو ناوانی کاڵن ڕای بگێنن بە دوو شێواز دامەزرانەکە کراوە، بەشێکیان بە لیست کراوە، بە لیست، ینی بە لیستیاڵە لە ئەوە بۆ ئەو نەکراوە دامەزرانەکە و نووسراوەکانیشمان لای دوایە توانین بتاندینە و بۆ سانیاریتان ئەم ستەمە تەنێهی ئێستانیە لە 2010 بە ناوی ئەوەی کە ئاوارەی لێ لە دهۆک 820 دامەزرانیان بۆ کرا، 820 لای ئێمە 8.2 کەس دانەمەزراوە نەک 820 لە 2012 بەڕسمی دامەزرانیان ڕاوەستان و لە 15 هیچ دامەزرانێکی بۆ سندیکە کارمەندان و بۆ پەرسار و بۆ کارمەندان نەکراوە. ینی بەردەوام لەو سنوورەی تر بە ناوی جۆراوجۆر بە ناوی ئاوارە بە ناوی شەهید بە ناوی ئەنفال دامەزرانن هەبووە. بەپێی ئەو فەرمانە نهێنیانە کە نوسخەیەکی دەستی پێیان کەوتووە سەرڕای ئەوەی حکومەت دامەزراندنی باپاساوی قەیرانی دارایی لە ساڵی 2014 ڕاگرتووە، بەڵام لە مانگی ڕابردوو لە وەزارەتی تەندروستی ڕەزامەندی دراوە لەسەر دامەزراندنی 100 دەرچووی بەشە پزیشکیەکان لە سنووری ئیدارەی پارتی. ئەوەشە نیگەرانی زۆری خۆبەخشانی سلێمانی بە دوای خۆی داهێناوە. ئەوانی کە کادری خۆیانە و لەگەڵ خۆیان نەدای ئەمەزرێنن پشتیان لەمانە کردووە، وەکو کاتی کۆڕۆناکە پشتیان بە هەموو کارمەندەکانیان هێنا بۆوانێ و ئەیانوت ئێوە پشتگیریمان بکەنی مەشکاتێک کە پشتگیریتانەکەین کە کۆڕۆناکە تەواو بوو وازیان لێ هێناوین. ئێمە داوا ئەکەین کە هەمومان مافی خۆمان وەربگرین و وازنین هەتا وەکو مافەکەی خۆمان وەرەگرین. دامەزراندن بێنێنی کراوە و ئێمە لێ بەشکراوی لە سەرای کۆڕۆناوە ئێمە خۆبەخشین و پێشتریش کەچی دامەزراندن بۆ ئێمە نەکراوە. 12,000 دەرچووی پزیشکی لە کۆلێژ و پەیمانگەکان لە سنووری پارێزگای سلێمانی چاوەڕوانی دامەزراندن دەکەن. سەرۆکی لقی سلێمانی کارمەندانی تەندروستیش دەڵێت ئەوەی هەیە لە سلێمانی غەدرێکی گەورەیە و ئیدارەی شارەکە و حکومەت لێی بەرپرسە. ڕامیا ڕوسمان کەناڵی پێیام سلێمانی.